بەڵێ هەموو بابەتانەی باسمان کردن بابەتی حەیەوین بەنسبەت سۆرانەوە بە تایبەتی ئەو سێ بوارەی کە تەرکیزمان لەسەر کرد پرۆژەکانی گەشت و گوزار و پرۆژەکانی دابینکردنی ئاوی خواردنەوە بە چارەسەرکردنی کەم ئاوی کە بەداخەوە لە بەشێکی ئەو سنوورە هەیە و هەروەها بابەتە یاساییەکانی تایبەت بە مڵکدارێتی زەوی کە ڕۆژانە مراجعێکی زۆر سەردانی قایمقامیەت دەکەن هەوڵ دەدەین کە ئەوانە لە مەودایەکی نزیک چارەسەر بکرێن. بارەت بە پرۆژەکانی ئەو لە هەفتەی داهاتوو کۆبوونەوەیەکی تایبەت لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئەو و بەڕێوەبەری ئاوی سۆران دەکەین. ئەو پرۆژانەی کە پێویست بن گفتوگۆی لەسەر دەکەین و هەوڵ دەدەین ئەوەی لە توانای وەزارەت بێ جێبەجێ بکەین ئەوەی کە پێویست بە تەمویلی زیاتر بکات داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەین کە کار لەسەر ئەو بابەتە بکەین. سەبارەت بە پێوەری ئەو هەر هاوڵاتێک کە گرفتی پێوەری هەبی و بزانێت کە زیاتر دەخوێنێتەوە سەردانی فەرمانگەی ئەو بکات بۆ ئەوەی ئەو بابەتەی لە بۆ چارەسەر بەرزبەت ئەو پرۆژانە ئەوەی باسمان کردی ئەو گەڕەکانە جەنابی وەزیر ئەمە بودجەیەکی بۆ تەرخانکراوە ئینشەڵڵا لە نزیکترین کاتدا سەنگەڕەکێکی ناوسۆران هەیە لە نزیکترین کاتدا دەست بە نۆژانکردنەوەیان دەکەین دەست بە قیرتاوکردنیشیان دەکەین ئەوە ئێمە نەواتوانین لەبەرەوەی وەرزی زستان دەستی پێ کرد.